إنما ذلكم الشيطان يعني أو كساني كوري مسلمانان دروخين كمسلمان سار دكن ولا تيكوشان لبيناوي خوا كمسلمان هانددن بو ملكجبون بو دجمناني خوا أوان الشيطان مسلمان نين بو دائما هركسيك هاتلات براكم امري شبتاشا خطر وضعك چی داوە لە نوێژی جەماعەت مەڕۆ کاکە ڕەفاقەتی ئەو ڕژدارانە نەکەی کورە با بەواز بێنە خەریکی دەرسی قورئانی بخوێنیت تەفسیر دەخوێنیت ئەو شتانە مەکە دوورکەوە ئەوە بزانە شەیطانە بزانەوە شەیطانە إنما ذلكم الشيطان يخوف أي يخوفكم ليرة مفعول به كمقدرة محذوفة مقدرة يعني ايوه دا ترسيني لچه دتان ترسيني أولياء أهل دوستكاني خوي لدوستكاني خوي دوستكاني وچين كافرو مجرم وملحد كانن دتان ترسيني لوان أوانا زور ترسناكن أوانا زور خطرن أوانا وادكن دا كوشن دا برن نازانم چي مسلمان ناترسيد دەڵێ ئەوەی کە دەمترسێنە شەیطانە ئەوەی کە لێشیم دەترسێنێ ئەو کەسەی کە هەڕەشەم پێ دەکات ئەویشیان چییە؟ دۆستی شەیطانە بۆیە ئینە کەیدە شەیطانی کانە ضەعیفە کەید و فێڵی شەیطان لاوازە و هیچ نییە ئەوجا ئەولیای شەیطان چین تاوەکو ئینسانی مسلمان لێیان بترسێ کەواتە با تێبگەین هەر کەسێک ساردی کردیتەوە ئینەما یوثەبیطکم لە تەفسیرەکەتان دەکاتوە تثبيط يعني سارد كردنەوە و قرسکردنت لە عیبادەت و لە طاعەت و ڕۆیشتن بەرەو ڕەزابوونی خوا دانیشە واز بێنە دەست بە کڵاوی خۆتەوە بگرەما بانەی بە کاکە زروفەکە تەواو نییە چیت داوە تۆ لەگەڵ ڕیژدار دەیت و دەچیت چیت داوە دەچیتە مزگەوت فڵان مزگەوت ئەو مزگەوتە خەتەرە ترسناکە یعنی لەو قسانە براکانم ئەمە بزانە وتمان شەیطانە و دەشێوێت لە چێ بمان ترسێنێ چاوترسێنمان کا لە چێ ئەولیاءە لە دۆستەکانی خۆی ئەوە نییە ئینسانی مسلمان لێی بترسێت کە تۆ پشتت بەخوا بێت نابێت لەوانە بترسی بۆیە خوای گەورە فەرمووی فەلا تەخافوهم مەترسن لێیان ئەی مسلمانە لە دۆستی شەیطان مەترسن وەخافوونی لە من بترسن خوای گەورە دەفەرمێ ئین كنتم مؤمنین ئەگەر ئێوە ئیماندارن نابێت لەوان بترسن دەبێت لە من بترسن لێرە براکانم ئەمە خەوفێکە بە بچینە بابەتی عەقیدەوە پەروەردگار مەرجی داناوە ئەگەر ئێوە ئیماندارن لەوان مەترسن لە من بترسن کەواتە کەسێک لە دۆستەکانی شەیطان بترسێت ئەوە ئیماندارە یا مشریکە ئێستا دوو ترستان بۆ باز دەکەم کەسێک کە بۆ نمونە لە غەیری خوا دەترسێ ترسانێکی عەقەدی بیرروباوەڕی سڕی نهێنی یعنی هیچ ئەسبابێکی ظاهری لەبەر دەستدانیە کە تۆ لێ بترسی مەرقەدێکە داری وشتی سەر ئەو قەبرە کابرا دەترسێ بیبڕێ دەڵێت دەم هەنجێوێت یان چم لێ دەکات لەهجەی تر چێ هەر کەسە لەهجەی خۆیم پێ بڵێت یعنی ئەگەر بێت و ئەم دارە وشکە بیبڕم کە لەسەر قەبری پیاوچاکێکە ئەوە دەستم لێ دەوەشێنێ و شێتم دەکا و تووشی بەڵایەکم دەکات دەترسی دارێکی وشک لەسەر مەرقەدێک ببڕیت یا بیهێنیتەوە بۆ سوتاندنیشت پێ بێ ئەوە خەتەرە کەواتە خەڵکانێکەیە لە مردووەکە دەترسن کەستان بینیوتانە ئەو مردووە شمشێرێکی گەورەی پێبێکە هاتی لە ملەتدا نا چەکشێکی پێبێ لە دەمتدا خواریکە نا و تیرێکی پێبێ لە چاوتدا چاوت کوێرکە نا ئیتیساڵاتی لەگەڵ وەزارەتی مالی بە قووەت بێ ڕزقمان کەمکە نا ئەسبابی ظاهری هەیە کە واد لێ بکات تۆ لێی بترسی هەیە نییە کەواتە ئەو ترسە لە چیەوە پەیدا بووە لە معتەقەد و بیرروباوەڕێکەوە پەیدا بووە کە بیرروباوەڕێکی فاسدە ئەم خەوفە شیرکە ترسان لە غەیری خوا ئەو ترسە شیرکە ئەمما تۆ لە جیهەتێک بترسی کە فعلەن ئەسبابی ظاهری ترساندنی تۆی بەدەستە ئەوەیان شیرکە نا دەبێ وریابێت ئەوەی یەکەم نەفی ئەسڵی ئیمانە ئەمەی دووەمیان نەفی مەلا ئاشتی
کەمالی ئیمانەک وەکو برایمان وتی. بۆچی؟ چکە تۆ دوژمنێک ساڕۆخی پێ تیارەی پێ یعنی ئەنواع و ئەشکال تەقەمەنی پێ کە ترست هەبێت ئەوە ناڵێن کەواتە تۆ ئیماندار نیت تەواو مشرکیت چونکە ترس. موسى فخرج منها خائفا چی؟ يترقب لچی يترسى ها؟ لفرعون ترسى فخرج منها خائفا يترقب بۆ چونکە ئەو خەوفە خەوفێکی چییە؟ خەوفێکی طبیعیە برا هەیە لە مار دەترسێ هەیە لە شێر دەترسێ. ئەمڕۆ تەلەفۆنێکم بۆ وتی خێزام لە سیسرکە دەترسێ ئەی فەقیرە دەترسێ لێی ستا ژوا بزانم سیسرکەیەکە بوو برایەکی بەڕێزی وتی بەسطة في الجسم ترساوە بزانم لێی مەبەستمان چییە؟ یا ئێوەی ڕزگار کرد. کەواتە براکانم ئەو ترسەی کە لێرە خوای گەورە فەرمێ لێیان مەترسن لە من بترسن ئەگەرەوە ئیماندارن یعنی کەمالی ئیمان وات لێ دەکا کە تۆ لە دوژمنانی دینی خوا مەترس. ئەوجا چۆن ئەو ترسە نەماون طبیعیە؟ ئایا موسا تاوانبار بوو کە ترسی هەبوو یعنی ئیمانی کامل نەبوو؟ دەڵێن ئەمەشیان دوو جۆرە تەفسیلی هەیە. ئەو ترسە لە دوژمنی خوا کەوات لێ بکە واز لە واجب بێنی و حرام بکەی ئەو ئێستا تۆ ئیمانت دابەزی نوقسان هەر شتێک بێ یاڵا دەی موسێکی لێ دەبیتاش نوێژی جەماعەت نەما نایەتە جەماعەت ئافرەتە و سەرپۆشەکەی فڕێدا ئەمە ترسەکە وای کرد تووشی چی کردن؟ گوناحی کردن. ئەو ترسە لە کەسانێک کە فعلا ئەسبابی ترساندنی تۆیان بەدەستە بەڵام ئەو ترسە کە هەر لە سنوورێکدا بمێنێتەوە لە دڵدا بێت قەیناک وەکو موسى عليه الصلاة والسلام کە سەری کێشا بۆ ئەوەی دەست بە ئەسبابیشەوە بگری هەر قەیناکە. موسى خرج منها ئەسبابەیان نا لە ترسی فرعون ئەی کە سەری زیاتر بۆ ئەوە کێشا تۆ تووشی حرامکە یا لە واجبت بکە ئەو کاتە چییە؟ ها؟ گوناحت گەیشت گوناح ئێستا تۆ تاوانبار بوویت.